بەهۆی ئەو قەیرانەدارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بەشێک لە هاوڵاتیانیش بوونی ئەم جۆرە بازاڕانە بە گرنگ دەزانن داوا دەکەن شوێنی گونجاویان بۆ تەرخان بکرێت و ڕێک بخرێنەوە. ئێرە قەیرانە ئارم ڕووی کردێرە بەنسبەت ئەشیای هەرزانە ئەشیای هەرزانە ئەمە لە کەیان دەکڕینەوە دەیفرۆشنەوە عالەمەکە قەیرانە مەعاژ نییە ئێرە ئەشیای هەرزانە ئەمە تاخمی دەکڕین 10,000 15,000 20,000مان تێدابی دەیفرۆشینەوە بابچی لە مارکێت ئەم کڕی تەکلیفی زۆر دەکە 12 وەرەقە 13 وەرەقە 8 وەرەقە 7 وەرەقە ئەو ئەشکالی تێدایە والله ئەمە دەکرین بە 3,000 بە 4,000 دەکرین بەس 5 دەفرۆشین عالەمێ نییە عالەمێ نییە فەقیرە نەشێ بشکری 10,000 15,000 5,000 4,000 دەفرۆشین 4,000 دەفرۆشم چم بە 5,000 دینار بەس چیە لە کوردستان ئەشتێ ئاوارە زۆر بووە و عالەمەکە فەقیرە و نیتیە و مشکلە قەیرانەکە و قەیران دەستی پێ کردیە و ئەو فەقیران دێن بە ئەو بازارە بازار شێرزانە و بەشێک لە فرۆشیارانیش دەڵێن بەهۆی ئەوەی هیچ کرەیەک نادەن لەم شوێنەدا نرخی کەلوپەلەکان و پێداویستەکان لە نرخی بازار کەمترە و ئەمە ژوای کردیوە هاوڵاتیان خواستی لەسەر کڕینی پێداویستەکان زیاتر بێ. کومبارە و تەلەڤیزۆنە و غەسالەیە و زۆپەیە و شتیوە ئاوارە بخوا نەکڕن ئەلحەمدولە باشە سارەی باشە لە بازار گرانە مەتر لە بازارچی بە 8,000 9,000 پێی ناکرێ فەقیر دێ کومبارە شێ دەکڕی بە 30,000 25,000 نیارە. لە هەرێمی کوردستان ئەم جۆرە بازارانە زۆرن و تا ئێستا ئەم بازارانەش ڕێگ نەخراون شوێنەکانیان لە ناوجەرگی شاردا و لە ئێستادا شارەوانی بەردەڕش لە هەوڵی تەرخانکردنی شوێنی گونجاودایە بۆ ئەم بازارانە تا بتوانرێ بە شێوەیەکی باش ڕێک بخرێت و کێشە و گروفتی و هاتوچۆش بۆ هاوڵاتیان دروست نەبێ. ساقەتەکی نابەخوریە لە بازارە فەق بە 10,000 لێر